بەڕێزانم کاتان باش دیارە بەپێی ئەو ئاگاداری نامەی کە بۆ ئەندامانی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان چووە ئەمڕۆ لە کاتژمێر 11 کۆبوونەوەی ئەندامانی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان دەستی پێکردووە واتە تا ئێساشی لەسەر بێت لە کۆبوونەوەکەدان دیارە کۆبوونەوەکە بە سەرۆکایەتی بافڵ تاڵەبانی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان لە شاری سێمانی بەڕێوە دەچێت دیارە ناوەرۆکی کۆبوونەوەکە بۆ ئەندامانی مەکتەبی سیاسی نەخراوەتە ڕوو بەڵام بەپێی وتەکانی سعدی ئەحمەد پیرە کە بۆ زوم دواوە یەکێک لە تەوەرە سەرەکیەکانی کۆبوونەوەکە سەردانەکەی بافڵ تاڵەبانیە بۆ ڕۆژاوای کوردستان و دیدارەکانی لەوێ هاوکات یەکێکی دیکە لە تەوەرەکانی کۆبوونەوەکە کێشەکانی حکومەتی هەرێمی کوردستان لەگەڵ تیمی وتەبێژیەکێتی پێشوازی حیزبەکەی لە بڕیاری پارتی بۆ دیاریکردنی سەرۆک وەزیران دووپات کردەوە لەگەڵ گوتیشی لە کۆبوونەوەی داهاتووی مەکتەبی سیاسی کاندیدی خۆمان بۆ پۆستی جێگری سەرۆک وەزیران دیاری دەکەین سەرچاوەکانی زوم ئەمە دوایین کۆبوونەوەی ئەمساڵ دەبێت ینی کۆبوونەوەکانی دیکەی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان لە دوای پشۆکانی ساڵی تازەوە جارێکی دیکە دەست پێ دەکاتەوە. بینەران ئێستا کۆبوونەوەی مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان لە پیرمام لە بەڕێوە ئاچێت کۆبوونەوەکە بە سەرپەرشتی مەسعود بارزانی سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان و بە ئامادەبوونی هەردوو جێگرەکەی و ئەندامانی مەکتەبی سیاسی پارتی بەڕێوەچێت بە پێی زانیاریەکانی مەکە لە سەرچاوەیەک لە ناو پارتی دیموکراتی کوردستان دەستمان کەوتووە ئەو کۆبوونە تایبەت دەبێت بە پارتی دیموکراتی کوردستان نێچیروان بارزانی بۆ وەرگرتنی پۆستی سەرۆکی هەرێمی کوردستان دیاری کرد مەسرور بارزانیشی وەکو سەرۆکی کابینەی داهاتووی حکوومەتی هەرێم دەستنیشان کرد بۆ ساڵی 2000 بە کۆی دەنجی ئەندامانی ئەنجومەنی سەرکردایەتیش هەردوو کاندید پەسەند کران پارتی دەیەوێت بە هەماهەنگی لەگەڵ ئەو لایەنانەی بەشداری لە حکوومەت دەکەن کوردستانێکی بەهێز و حکوومەتێکی خزمەتکار و پێکەوە کارکردن بکاتە ئامانجی 4 ساڵی داهاتووی حکوومەتی هەرێمی کوردڕێگای لیژنەیەکی 7 کەسی کە پێکدێن لە ئەندامانی مەکتەبی سیاسی و سەرکردایەتی گفتوگۆی پێکهێنانی حکوومەت لەگەڵ لایەنەکان ئەنجام دەدات لە پەراوێزی گفتوگۆکانیش جۆر و پێکاتە و هەیکەلی کابینەکە بڕیاری لەسەر دەدرێت 4 کاتژمێر دوای کۆبوونەوەکەی ئەنجومەنی سەرکردایەتی پارتی کردنی نێچیروان بارزانی جێگری سەرۆکی پارتی بۆ وەرگرتنی پۆستی سەرۆکی هەرێمی کوردستان لە کاتێکدایە حیزبەکە ئامانجێتی بە پاڵپشتی فراکسیۆنە ئاسایی بوونەوەی نێوان ئاسایی بوونەوەی پەیوەندی نێوان یەکێتی و پارتی یەکێکە بێت لە ئەو بڕیار و ڕاستپاردانێکە لە کۆبوونەوەکەی ئەمڕۆی پیرمامدا دەدرێت.